یاسای تیرۆریچێکە لەو یاسایانەی کە ئەتوانم بڵێم سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانی زۆر قێزەون و ناشرین کردووە لە نێو دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی خراپ بەکارهێنراوە و سیستەمی حکومڕانی زۆر ناشرین کردووە لە نەتەوە یەکگرتووەکان و لە ئەو وڵاتانەی کە حیساب بۆ مافی مرۆڤ دەکەن چونکە تا ئێستانەکە چەندین نامە ئاراستەی پەرلەمانی کوردستان کراوە و حکوومەتی هەرێمی کوردستان کراوە کە ئەو یاسای هەموار بکرێتەوە چونکە لەگەڵ مافەکانی مرۆڤ تێک دەگیرێتن. ئێمە لە یەکەم جەلسەمان لە خولی چوارەمدا لە ساڵی 2015 ئیتیفاقێکی کەتبیمان لە نێوان بوو لە نێوان سەرۆکایەتی پەرلەمان و لە نێوان فراکسیۆنەکان کە ئەو یاسایە پێویستی بە هەموارکردنەوەیە تێک دەگیرێتن لەگەڵ پرانسیپی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ. لەبەرەوە فراکسیۆنی کۆمەڵی سامی ئەو کاتەش دەگمان بە درێژکردنەوەی نەدا کە ئیتیفاقیشە بوو کە پاش 6 مانگ ئەو یاسای هەموار بکرێتەوە و لە 2010 جارێکی دیکە کە پرسی ئەو یاسایە هاتە پێشەوە دیسانەکە ئێمە قسەمان لەگەڵ فراکسیۆنەکان و لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان کرد هەمواری یاسامان پێشکەش کردووە و هەموارەکە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لەگەڵەوەشدا ئێمە دەست دەنگمان بە درێژکردنەوەی نەدا چونکە نێردەی نەتەوە یەکگرتوەکان بۆ مافەکانی مرۆڤ یۆنامی لە عێراق نامەیەکی ئاراستەی جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کردووە کە داوا دەکاتن کە ئەو هەڵەیە نەکەن جارێکی دیکە و یاسای هەموو درێژ نەکەنەوە تاوەکو هەموار نەکەنەوە بۆی هەمواری کەنەوە لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤدا بگونجێت و یەک بگرێت.